ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژمێریارانە ئەمە گفتوگۆ دەکەین سەبارە بەوەی کە لەم ڕۆژەدا لە ئێستادا بەگشتی ژمێریاران لە هەرێمی کوردستاندا دۆخیان چۆنە چیان بۆ کراوە ژمارەیەکی ئێجگار زۆر لە دەرچووی زانکۆ پەیمانگاکانم تایبەتی بەشی ژمێریاری بزانین ئایا لە هەرێمی کوردستاندا توانراوە دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێنرێت توانراوە کە سود لە توانەکانیان وەربگرێت و لە شوێنی شیا و لە شوێنانی کە پێویستیان بە ژمێریاری ئەکادیمی هەیە بەکاربهێنرێ خۆشحاڵسەک لە شێوازەکان کار بکەن بۆ مەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا زریڤان فاتڵ دووسکی کە بەڕێزن مامۆستای زانکۆن و لە دووهۆکۆ بەشازێکی ڕاستەوخۆ لەگەڵمادان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین مامۆستا سڵاو لێ بێت باش سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادەیت ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژمێریارانە دەستپێک دەمێ بزانم چیت هەیە بۆ ڕۆژی جیهانی ژمێریاران بەڵێ سڵاو بەڕێز بووە و بۆ هەمی بینەرێت کورتسات ئەڤرۆ ڕۆژە جیهانیا ژمێریاریە وەک هەر ساڵ دەهی هەیڤا یازدە ڕۆژە جیهانیا ژمێریاری دێتە ساختکردن وڵاتێت هەمی وڵاتی جیهانی و کوردستانê vê bûneyê pîrozbahiyê li geşt jimêriyarên cîhanê û yê Kurdistanê dikein. بەڵێ لە ڕۆژی جیهانی ژمێریاریدا دەمێت باسێکی دۆخی ژمێریاران کەم لە هەرێمی کوردستان بەگشتی تا چەندێک توانراوە کە سود لە توانەکانی ژمێریاران وەربگیرێت لەو بوارانی کە خۆیان پسپۆڕن تێیدا و شوێنانی کە پێویستیان بەو ژمێریارانە هەیە کە بە شێوازێکی ئەکادیمی خوێندیوانە یاخود پراکتیکی و ئەو پرۆسەیان کردووە دەبێت بزانم لەسەر دۆخی ژیانی ژمێریاران بەگشتی چۆنە لە هەرێمی کوردستان بەێ بەس من vê rojê diyar bikim ka ev rojeş çi hatiye her sal tête saxkirin roja cîhaniya jimêriyarî li dehî heyva yazda ji ber ku ev roje 1494 dehî heyva yazda zanayekî talîb navê Luka Paşiyolî pertûkeka çêkirî di vê pertûkê da çendîn binema û bîrdozî û zaravê di jimêriyariyê bikarînayên yê boye wek binemayek bû zanistê jimêriyarî ku tanûke jî em wan zarav û wan bîrdoziya û wan binemaya bikardînin evî zanayê talî bikarînayn li dûmahîka çerxê çardê û heta nûke jî tête û me divêt em her sal vê rojê saxkeyn ji ber vî pertûkavî û ku bû xelkekî diyar bikin ku jimêriyara ji roja xwe hey çendîn çalakiya em vê rojê da digêrîn li hemî beşê di zankoa û her wisa peymangeha û her wisa sendîkaya vê rojê em sax dikeyn gêrana çendîn çalakiya wekî te pisyarkirî astê jimêriyarê me astê jimêriyarê me yanî wekî em derçin jimêriyarê me zankoa û peymangeha em bi wana pişêvekê yê nazariyê dîneyê tîerî demê ew temam dibin li dev me pêtiviye ew çendîn skêlê dî ji werbigirin wekî yê kompîuterî û her wisa yê zimanî û her wisa nûke cîhana evrûke da hemî ya boye teknolojiya berî nûke zanistê me jimêriyarî hemî wereqa û qelem bû hate nivîsan nûke nemaye hemî ya boye elektronî vê ca çendîn jimêriyarê me gelek şwana yanî tûşî şokê dibin demê temam dibin û divên şûlekî bi dest xwe bînin şûl bi dest nakevit xwedan kara çendîn skêl şwana dibên jimêriyarê hazir dibên kes nebêt ke şnîka dest pê biket û xwe fêr bike بەڵێ ژمارەی بەرچاو لە دەرچوانی بەشی ژمێریانی هەن سەرجەم زانکۆکان هەرێمی کوردستان لە پەیمانگاکاندا پسپۆرێکی تایبەت هەیە بە خوێندنی ژمێریاری تا چەندێک توانراوە ئێمە سود لە ئەزمموی ئەوان وەربگرین تا چەندێک توانراوە کە هەلیکاریان بۆ دابین بکرێت وەکیە دیارانی کارتێ گشتی و کارتێ حکومی ku çendî salat nal qeyranê darayî û aborî her ji 2014 were tanûke wekiyan bînin damezrandin nemaye li cihê hikûmiyan jî zûr ya kêm bûy jimêriyarê me yê neçare biçit bi xulkarekî bigeret li kertê taybet kertê taybet jî ta ew niket astê pêwîzdanî ne berdewam qeyran me tên berdewam tûşî qeyranat bîn çendîn cihê bazirganî êne daye xistin بس وکیا دیار مل همی زانکویت کردستانی و هر وسا پیمانگه ها بش جمهوری هی جمهوریار شبکه باش ما گلک در چویت هی بس اوید کارات بینن به تیوی کسی که زیرک بد
شلای جمیریاری و هر وسا شلای زمانی و زمان عربی و انگلیزی گلک جهل سروانا بیشن لازمه تبزانی و هر وسا شارازه کبارش هبت کامپیوتری دا گلک جاراجی ام دم جمیریات خود بینین دبینی چندی سالای در چوجزان کویو حتی آنو که کار بخو ندیدینه دم ام بسیار جد کن بیشن که خودان کار دم ام تیناله که مرج کار کردنی اول که تا چند ساله تا کار کرد ما هم چه کار کردن هر کس کاری ندیده ما و گلک یعنی امشین بیشین او خطا بارن خو کار خو بخشی نکریه نچوینه خولا و راهنانا و کو حاليا چندین پروگرام هنه پروگرام جمیریاری حتی امید بینن جهت بتیک جوا کی کافتریا و مارکت جی پروگرام اب کاردینن قلم و ورقه یعنی جی کاغذ نمایه به جاد ویر جمیریاری ما توشی شوکت بن بله دمر هلا سر اما بستارك دي كم لسه كوباس اللي وكرت لا تنانت لا همو سيكتر كاندا لنا مورا كاندا نفرج كاكي اسايج دا قد بجليز اتجايبوي ككومبانيا فرمانكو شو انا كان يديك شو انا قشت حكمه كان يديكش اما همو بيوسيان با جمريار يا خو بشكل كاركاني رجانان با جمريار دتشت بريقا وبرام بقال اول دا درتوك اجگار زوري بشي جمرياري مانن كلامالو بكارم بوچي نتوندراوا لهريمي كردستان دا بە گوێری پێویست سود لە توانە و ئەزمموی ژمێریارەکان وەربگیرێت. بەڵێ کتە گوتی ژمێریاری یا فەرە بۆ هەمی دام و دەستگەهێت میری و هەروەسایە تایبەت و هەروەسا سندیکا و ڕێکخراوە و هەمی وانجها بەشی ژمێریاریە هەی بەس بە چەندین ساڵە وەکی مە گوتی جهێت فەرمی دامەزراندن نەمایە ژمێریار پێتویە بخۆ سەحکتە کەرتێ تایبەت کرت تایبەت جی شیانتوی سنوردار نوکی کرت گشتیه اوانا مثلا بونمونه احتمال جمیریاره که بینین کار 4 کسا بکد جمیریار گلک کار کردین ام در چوید خود بینین اوید پشتی 2014 در چون گلک شوانا بخو کار دیتین الکرت تایبەت و گلک جهتانو کرد به کارن وکی همی در چوید دی یعنی اوه آریشکا گشتیه نه بس یا جمیریاره کو کاری بخونه بینه. بله. از جمیریار یه زیرک بد، یه چالاک بد، کار بویی هی صانعی. بله. ما بستم لکرتی تایبەت بو. جمریارەکان لەکرتی تایبەتدا توانن کە کاری باشان دەست بکەوێت یاخود ئەو بەشە بەشی ژمێریاری بەگشتی کە لە زانکۆ پەیمانگەکان داهەن. ئایا لە ئێستادا لەناو زانکۆ پەیمانگەکان خواست لەسەریان چۆن؟ ئایا بینینی ئەمان کە دانامەسیان خۆ بە شێوازێک لە شێوازەکان ڕەنگە بە گوێری پێویست کاریان دەست نەکەوێت ئەمە کاریگەری هەبوو لەسەر خواستی خوێندکار کە بێوێت لە بەشانەدا بخوێنێت لەو بەشانەدا کار بکات؟ بله وکی آرشکادی یعنی جمیریاریت مد بیجن کار یعنی گلک هست کار جمیریاریت کن البان دام و دزگهت یه تایبەت ببتی چونکو چیاسانین انوانا نچار بکد کو کسی که بسپور بینین کار بکن جمیریار بیجن گلک کس کارمت کن نه در چوی جمیریاری نه در چوی کارگیریه در چوی غیر یه بشه دیه کارمت کن اولی بله کار تکر ناکری دوان سالت بوری دا اف کسی خواستا خلقی ما خلق قطابی ما بو جمیریاری گلک گیم بویه یعنی پروژه برچاف هندک سالا ما بشه جمیریاری زانکا دهو که نزدیکی 180 قطابی ها هبون سالت بوری دا یه بوینه 6 هفته گلک خواستا خلقی ها گیم بوی جبر نبونا کاری و نبونا یاسای و هر وسا چندین آریشه دی بله گرنگی بەشی ژمێریاری لە چیدا گرنگی ژمێریاران هەرێمی کوردستاندا لە چیدا هەڵبەتە من دەزانین کە هەموو بەشێک هەموو کارێک لە کۆمەڵگەدا گرنگی و تایبەتی خۆی هەیە ژمێریارێکێک لەو بەشانی کە لە کۆمەڵگەدا پێکێکی تایبەت بەخۆی هەیە گرنگی تایبەت بەخۆی هەیە بەڵام دەمەوێت بۆ بینەران باسی ئەو بکەن گرنگی ژمێریاری گرنگی ژمێریاران لەناو کۆمەڵگەدا لە چیدایە گرنگی جمیریاری یعنی بجم بسپوره که یه هر گرنگی بو همی خودان کارا و هروسا جهت میری و تایبتو یعنی چندین بریار روزانه تندان اف بریار تنه بتویه بریار تنه بارابتر پاریکاری جمیریاری تندان بریارت روزانه بریارت کرینه بریارت فروتنه و چندین بریار دی همی ریجا بجم ریکا جمیریاری تندان اگر جمیریار هاری کاری نکد
بریار نهێنە دا هەر وەسا ساڵانە ینی چەندین راپۆرتا هەر وەسا لیستە ئامادە دکەن بۆ جهاتێت شۆلەژێ جهێت وەکی باجێ و جهێدی و بە هەمی ژمێریار ڕان کارا ئەتکەت gelek yê giring e rolêvî hemî dam û dezgeha û kompaniya û cihatê dî. Bale kata lem roja da ka rojê cîhanî jmeryaran e pemî to bo jmeryaran çi ye çi heye bo jmeryaran? Em vê rojê hemî jêmeryarê cîhanê wekî me berî weke gotî pîroztiyayên wê Kurdistanê bi taybetî daxwazê ji dîst jêmeryara bikin pereyê pêdanê berdewam bin berdewam pişikdariyê xwe û rahenana da bikin karê xwebexşî bikin yani nehemînin daymen biya bêjin arîşa bêjin kar nîne û pirawestin el cihekî pêtiviye hemî hewlet xwe bidin xwe taybetî fêrkirina programê jêmeryarî evêt elektronî ku çendîn program nûke el bazarî berdestin û têne bi karînan ji layê kompaniyan ve. Bale. Zor spas bo zor bares mamosta Zerevan Fatıl Duski, mamostayî Zanko, spas bo to spas bo ke li Bernameya Kurdistan Newz tegal ema amade bûyît.